سڵاوتان لێ بێوم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە پرۆگرامێکی تری ئێوارەی سلێمانی لەگەڵتانم. تەوەریەم بەرنامەیەمان قسە و گفتوگۆ دەبێت لەسەر ڕۆمانی کوردی و بە میوانداری زۆر بەڕێز جەبار عوسمان ڕۆمانوس کە بە خۆشحاڵیەوە ئێستا لە ستۆدیۆی کەناڵی سلێمانی لە لامان میوانە. کاک جەبار بەخێربێی. سپاس بۆیەوە. کاک جەبار، سەرەتای پرسیار بەوە دەست پێ یەکەم کە بزانین ڕۆمانی کوردی بەراورد بە قۆناغەکانی تر هیچ بەرەو پێشوونێکی بەخۆ بینی و ئەوەندەی ئێوە متابعی بوو بن؟ وەڵاوە گرنگە قسەی لەسەر بکرێت و زۆر یعنی هەڵاگرێکە قسە لەسەرەوە بکەین، بەڵام بە کورتەکەیەوەی کە بمانێ پۆلێنکاریە بکەین لەسەر ڕۆمانی کوردی بە تایبەتی لە دوایینەوەکانەوانێ وەردەگەشەیەکی باشی کە ڕۆمانی کوردی بە هەردوو لایەنە، هەم بەلایەنە کچوکاڵێکەکەی هەم بەلایەنە باشیەکەی، و ئەمە وای کرد کە تا ڕادەیەکی زۆر وەکو پێگەی ڕۆمان، گرنگی ڕۆمان و شکۆی ڕۆمان بەڕاستی تا ڕادەیەک جێپێ بە شێعر تا ڕادەیەک لەخ بکات، بەهۆی ئەوەی کە شێعر زیاتر ئەوەندەی وەکو ژانرێک کە شێعر زیاتر بۆ خۆی گرنگی خۆی هەیە، بەڵام بوونی واقع کۆمەڵایەتی ئەو ژینگە کۆمەڵاتی کە ئێمەتیایە ژین وای کردووە زیاتر بەهۆی ئەوەی کە شێعر زیاتر بابەتێکی خودی گزارشکردن لە خودی تاکە کەسی شاعیر و شێوازێک ڕەهەندێکی جیاوازتری لە خۆیان بینیوە کە زیاتر ئەوەی کە لە برێەوەی کە زیاتر وەکو فۆرمێکی جیاوازی شعری نوێگەری و داهێنان کار بکات، زیاتر زۆرینەی شعر زیاتر بە ئاراستەیەکی خۆ خاڵیکردنەوە بوون، خاڵیکردنەوەیشی دەرونی، خاڵیکردنەوەی کە پڕ بێت لە گزارشکردن لە خودی ئینسانەکان بەدەر لەوەی کە بتوانێت زۆر کەم توانراوە ینی کە شعر وەکو پێگەی خۆی لەناو فۆرمێکی نوێی ئەدەبیاتی خۆی بکاتەوانێ و ئەمە هەبووە خۆشبەختانە لەیان چەندین شاعری باشمان بەڵێ بەڵام ڕۆمانیش لە دوای ئەوە بەڕاستی تا ڕادێک بۆ دەردەی شعر چووە، ینی هۆکارێک بۆ کە ئێمە ڕۆمانوسی باشمان هەیە لەو مێژووی کە لە ڕۆمانەوە هاتو دوجار لە دوای نەوەتەکان بەدواوانێ ینی گەشەیەکی باشی کردووە ڕۆمان بە هەردوو لایەنە کاوەک تا ڕادێکی باششتن ئەوە کەمن و زیاتر گرفتەکەوەی ڕۆمانی کوردی تاکو ئێستاش لەسەر دەستی زۆرینەی نووسەران نەیانتوانیوە کە ڕەچەشکێن بن لە زۆر لایەنە لە ڕۆمانیانی زیاتر وەکو پێویست قوڵ بنەوە لە ڕووی کارکردن لەناو فۆرمی ڕۆمانە لەناو گوتاری ڕۆمان مەبەستە کاک جەبار بمبورە ڕامگرتی مەبەستە بڵێ ئەم نووسەرانەی یان ئەم ڕۆمان نووسانەی کورد قاڵ نەبوونەتەوە لە ڕەگەزەکانی ڕۆمانە، ئەتر پڵۆتە، کارەکتەرە، سەحنەیە، باگراوندە، تەکنیکە، زمانە، مەبەست ئەوەیە پێمان بڵێ؟ بڵێ بەدەر لەوە مەبەستێکی ترم هەیە، ینی ئەوەی کە من مەبەستمەمانە خەسەتەکانی ڕۆمان کە دوجارەگە پێویستە کا قسەی لەسەرکە وەکو گرنگی ڕۆمان بەشێکی زۆری بەڕاستی کە لەو گەنجانە یان لە هەندێک کەسانی تر کە ڕۆمانە نووسن تێنەگەشتون لە فۆرمی ڕۆمان چی، ینی ئەمە گرفتەکەیە لەو ژانرە تێنەگەشتون کە خەسەتەکانی ڕۆمان چین و ڕەگەزەکانی ڕۆمان چین و چۆن مامەڵەیان لەگەڵا بکرێت، یان وەکو پێویست ئەوەی کە متابعانی ئایا هۆکارەکە گەڕێتەوە بۆی کە خۆیان کەم تەرخەمن یان بۆ ئەوەی کە زیاتر زمانی تر نازانن کام سەرچاوە گرنگانی کە زیاتر بە زمانی عەربی هەیە لەسەرم بابەتانە لایەنە تیوریانە بخوێنەوەوانێ کە تێبگەن ڕۆمان چییە. ئەمە یەکێک لەوانی کە هۆکارێکی جیاوازە کە بەداخەوە تاکو ئێستا من زۆر دەقی ڕۆمانی گەنجەکان و زۆر ێوانی کە هەندێکی تریش کە دەیخوێنمەوانێ هیچ خەستەتێکی ڕۆمانی تیا. من ئێستا لەم وەڵامی تۆیە بەردوو وەڵام کەوتم. وەڵامێک ئەوەیە کە لە نەوەکانە ڕۆمان وەکو پێویست لەسەر پێی خۆی ڕاوەستاوە و وەڵامێکی کەش ئەوەیە کە هێشتاش ئێمە نەمانتوانیوەکو پێویست ئیبداعیان داهێنان لە ڕۆمانە بکەین. ئەمە دروست زۆر جوانە. ئەمە من زیاتر مەبەستم ئەمەیان بوو کە گەشەی باشی کردووە. ئێمە ڕۆمان با وا سیر نەکەین کە ڕۆمانی کوردی هیچ نینی، ئاستێکی سفری هەیە، ئاستێکی باڵای نییەوە نەیتوانیوە لە ڕوانگەی داهێنانەکەوانێ بتوانێت قۆڵ بێتەوانێ. ئێمە دەقی باشمانێ، من نامێ ناوی کەس بێنم دێرەیە کۆمەڵێک نووسری باشەیە کە توانیویانە لەو ژانڕەیە کار بکەن و قۆڵ ببنەوانەوە. لە ڕووی من زیاتر قسەی من لەسەر خەیاڵە، لەسەر داهێنانە، لەناو فۆرمی داهێنانە کە ئەمە زۆر گرنگە. ینی ڕۆمان جێڕانەوە نییە، بەڕاستی جێڕانەوەی بابەتێ نییە کە تۆ زۆر بە سادەیی کۆمەڵی ڕوودا و بجێڕێت و بێ بەسەر یەکە و ناوی بنی ڕۆمان. ڕۆمان حکایەت نییە، ڕۆمان چیرۆکی ژیانی خۆ نییە بە سادەیی بیژێڕیتەوە، چونکە ئێمە کە باز لە ڕۆمانەکەین ئەبێت تێبگەینەوەی کە کۆمەڵی خەسەتگەلێکی زۆر هەیە، کۆمەڵی ڕەگەزی گرنگەیە لە ڕۆمانە و لەناو هەموویانە ئەوەی کە من بازە و جیاکاریاکەم کە خەیاڵە، خەیاڵی داهێنەرانەیە و
واتە ئێمە مساگەر سیریکەی ڕۆمانی بیانی ڕۆمانی ئێرانی مەسەن بخوێن ڕۆمانی ئینگلیزی ئەدەبیاتی ئینگلیزی مەسەن بەگشتی ڕۆمانی ڕۆسی مەسەن بخوێنەوە سیرەکەین زۆر فۆرمی جیاواز و خەیاڵی جیاواز دەبینین یعنی زۆر لە نووسەرانی دنیا یعنی توانیوانە بە ئێستا شەوانێ هەوڵێن دابڕانێکی گەورە لە نێوان قۆناغیان دروستکەن بەهۆی ئەو داهێنانە گەورەی کە کا بەهۆی خەیاڵەوە لە ناو ڕۆمانە یعنی ئەو قۆناغی کە ڕۆمان هەیەی ئەگەر لە ناو ئەدەبیاتی دنیادا بیخوێنەوەوانێ ئەو جیاوازیانە کاریەکە جوار بە تاگلایانەکەیان بە دەستە جەمعیان بۆ نمونە کۆمەڵێک لە ڕۆمان نووسەکان بتوانن ئیبداعێک لە ڕۆمانێکا بکەن ویان تاکێک بتوانێت لە ڕۆمانێکی خۆیان بیکە یاخود وا ئەخوازە کە لە قۆناغەکەیە یان تەواوی ڕۆمانوسەکان بتوانن ئەوە بکەن و بەکانیان ئەکرێت گرفتەکەوەیە زۆری ڕۆمان لە دنیادا وایە کە دەقی ئەدەبیات دەمووی شێوازێکی دەقاوێزانە واتە کە ئێمە باز لە دەقاوێزانەکەین بەسمانەوەیە نەمانتوانی وەکو کامۆ وەکو زۆر نووسەرانی تر کە ببوور من گرفتی ناولەویچوونەوەمەیە مەسەرەن مەسخی کافکا مەسەرەن ئەمانە زۆر مەسەرەن ئەمانە داهێنانن بەمانای وشە مەسەرەن کاتێکە ئێمە ئەم دەقانە دەخوێنینەوانێ بیر دەکەینەوە لە ناو ڕۆمانەکانیوانە لەوانەیە و لە ڕووی فۆرمی ڕۆمانە ئەمەندە بەهێز نەبن لە بنیادەکانی ڕۆمانە بەڵام هەندێکی فکری معریفی فەلسەفی قوڵ هەیە لە ناو ئەم ڕۆمانانە کەوا لێ دەکات بژی ئەم دەقا و قۆناغێکی تێپەڕانوە و زیاتر لە لای ئێمە بەشێکی زۆری هەمووینا بەشێکی زۆری زیاتر دەقاوێزان وەکودایەنێک واتە ینی چاودێکەری ئەو شێوازان ئەو گوتارن ئەو ڕەهەندانن لە ناو خۆیانە بە شێوازێکی داڕژنەوە مشتێکی سروشتیشە لە دنیا چکە زۆرینی دەقی دنیا وایە بەڵام گرفتێکی تر هەیە کە لە ڕۆمانە هەیە زۆربەی ئەوانەی کە ڕۆمانە نووسن نەیانتوانیوە لە تا لە شعری شاکە ئێمە زۆر جار قسەمان لەسەرەوە هەیە فۆرمێکی جیاوازی ئەدەبی فۆرمێکی جیاواز بۆ خۆی دروستکە و خۆی خاوەنی و فۆرمە بێ دەهێنەری و فۆرمە بێ باستایل و شێوازی خۆی بنووسێ یعنی ئەمە گرفتەکەیە ئەمە خاڵێکە کە زیاتر زۆربەی زۆری ڕۆمانوسەکان من دەیان بینم ئەو گەنجانی کە دەنووسن کە زۆریان کە دەخانیان بۆ من دەهێنن یان پیشانی کەسانی تریێن وەکوین دەیخوێنمەوە سەیرەکەم ینی ئاسەواری نووسەرەکانی تری پێوە دیارە بۆ نمونە مثلا مارکیز چۆنی نووسیوە دۆستۆیفسکی چۆنی نووسیوە ئەم چۆنی نووسیوە چاولێکەریەکی زەقی تەواوە لە ئیشکردنەکانە لە فۆرمی نووسینە ئەمە گرفتێکی زۆر گەورەیە چونکە ئێمە بزانین ئەدەب دنیایەکی ئەمەندە فراوانە ئەمەندە قوڵە دانی فەزایەکی باشی هەیە بۆی کە بتوانین داهێنانی تیا بکەین و ئەو داهێنانە ببوورە ئەوەم لەبیر نەچێت لەسەر ئاسی تاکە باس لە داهێنان کرد ئەدەبیا لەسەر ئاسی تاگیشەکە مەسەلەی پرۆژەی نووسین پرۆژەیەکی تاگەراییە یعنی ئەوە نییە پرۆژێکی دەستە جەمعی بێ بەڕاستی وەکو هەنێ پرۆژەی تر لەبەرەوە ڕۆمان نووسیان نووسەر بەتەنها دەتوانێت بازدانێکی گەورە بکە و قۆناغێک تێپەڕێنێ بە کارەکانی و دەتوانێت فۆرمێکی جیاواز لە خزمەتی گشتیە بەڵێ دوجارەمە دەنگۆیە بێ دوجارەمە ڕنگ و نەخشی هەبێت لە ناو ئەدەبیاتی ئەو کۆمەلگایەوە لە ناو ئەدەبیاتی کوردی خۆمان ناگە باسکەین یعنی نووسەر دەتوانێت فۆرمێکی نوێ بدۆزێتەوە شێوازێکی نوێ بدۆزێتەوە ئەمە وای لێ دەکات کە جێ سەرنج بێ و جێی خوێندنەوە بێ و جێگەی ئەوە بێ کە قسەی لەسەر بکات ڕافە بکرێ ئەم قۆناغە ناو ئەنرێت قۆناغی دەی دوای 2000ەکان مەبەسمەتر لە 2000ەکانەوە هەتا کاتێک کە تایین ناوەنرێ قۆناغی ڕۆماننووسی گەنجیان لاو ئەوانەی کە خەریکن یان سەرقاڵن کە ڕۆمان ئەنووسن و بەتایبەت لاوەکان و پێم خۆشە بزانم ئێوە ئەم شەپۆ لە ڕۆمانەی کە لاوەکانیان گەنجەکان ئەینووسن بە باش ئەیبینن یان نایان ئەتوانین بڵێن بە گەشتبین ئەیبینن یان بە ڕەشبینی بەڵێ ئەوە تۆزێک قورسە من بەتەنها خۆم وەک توێژەرەوە یان ئەوەی کە نزیکەوە ئاگادارە بۆ خۆتان یەکێکن لە ڕۆمان نووسەلاوەکان بۆیە مەبەستمەوە من لاونیم ببرە لە گەشتم مەبەستمەوەی کەیتر بەڵێ ڕاستە من دەمێکەوە لە کۆتای شتەکانەوە ئەدەبیاتە کارەکەم بەڵام بەم دوایانە کتێبەکانە بەڵێ من کۆتای چکۆ ڕۆمان قورسە یعنی میویستمەوە بڵێم یعنی من دەمتوانی 20 ساڵ پێش لەسەر ڕۆمانە بنووسایەوە سەرەتای یەکەم خوێندنەوەشم ڕۆمان بووە کە سەرسا بووم پێی و حەزم کرد ڕۆمان بنووسم بەڵام نەمنووسی بۆی کە
دەزانم کە ڕۆمان قورسە بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە یعنی هەموو شتێکی نووسی مەرجنیە ڕۆمان بێ بۆیە قسە مەسەرەوە من لە کۆتاییە لە 2016 یەکەم ڕۆمانی ئەندێشەی زانستی لادەبی کوردی بڵاوم کردوانێ و ئەوە یەکەم ڕۆمانم بووە بە فۆرمێکی جیاوازتر و یەکەم ڕۆمانی ئەندێشەی زانستیشە یعنی ئەمە یەکێکە لەوانی کە من بەوە دەستم پێکرد یعنی نەهاتم چاولێکەری کەم یعنی دەمتوانی پێشتری ڕۆمان بنووسم بەڵام بەلای منەوە شارەزا و قاڵبوونەوە لەو بوارە زۆر گرنگ بوو بەڵام بەداخەوە ئێمە لەناو گەنجانە دەنگی باشمان هەیە لە شعریشە و لە بڵێ لە ڕۆمانیشە بەڵام بەڕاستی زۆر دڵخۆشکەر نین ینی ئەوانی کە کەمن ئەوانەی کە دەتوانن تێگەیشت بێتن نەژان ڕۆمان وەکو پێویستا ڕادەیەک هەوڵیان دابێ قۆناغێک هات بێتە پێشوانەکە دقێک دەق بەرهەم بێنن کاڵین دەقم بەستم کە شتێک بە شایانی ئەوە بێ ئەم هەوڵە هەیە زۆر باشە بەڵام خەریکە ڕۆمانیش بە دەردی شعری دێت ینی وەکو باسم کرد لە سەرەتایە ینی زۆر دەخەکانی تری گەنجان کە دەبینم بە زۆر خۆیان هەڵدەواسن بە دقیقا کە وەکو بۆتە مۆدێل یعنی مە گرفتە ئەدەب مۆدێل نییە ئەدەب ضرورەتێکە وا لێ دەکات کە ناچارە دەکات تۆ بنووسی ئەدەب ضرورەتی و قۆناغەیەکەی خوازی زۆر جوانە بەڵام تۆ ئەبێ بەرپرسیارانە بنووسیت ینی گرفتەکەوەی ئێمە بێ ئەو ژانڕی کێشی تیاکەین تای قاڵبینەوە تێبگەین دێ ینی من ناڵێم من و سەر پێویستە کە ڕۆمان دەنووسێت توێژەروەیەکی قۆڵ بێ وەکو من و زۆر هاوڕێیتر برادریتر کە ئیشەکە ڕاستی ئێمە قەدرێمەوە بۆ زیاتر لە 35 ساڵەوە سەتا کارەکەین ئەو شێوازە واکەوتەوە بەڵام ڕۆمانوز هەیە ئاشنایی زۆری بەو لایەنانەش نییە بەڵام تێدەکات ڕۆمان چییە یعنی تێدەکات کەسێ بڕوانامێکی ئەو توی نییە بەڵام دەنووسێت دەقی جوان دەنووسێ شاری بۆ خۆتان گەشتبینن یان ڕژبینن وڵی من زۆر گەشتبین نیم ئەمە ڕێژەیە من لێرا قسەیەکەم چکە بەرپرسیارەتی من ناتوانم بەتەنە حکوم بە من لە ڕووای خۆمەوانێ ئەوەی کە ئاگادارم بڵێ زۆر دەقی لەوانێ من فرامۆشکرابێ بەرچاوم نەکەوت بێ دەقی جوان بێ یعنی بۆ نمونە ئەمەش هەیە هەمیشە من ئەوە دەڵێم ئێمە گرفتی ئێمەوەیە دەقەکان وەکو پێویست ناخوێندێنەوانی و قسەیان لەسەر ناکرێ و ڕاوە ناکرێن قۆناغە پێویستی بە ڕاوەکاریە من لە زۆر شوێنامەم وتووە کە پێویستە خەڵکانی بە ئەزمون پرۆژەیەگە بێ پرۆژێکی گرنگە بێ کە یەکێتی نووسەران پێ هەستێ و زۆر شوێنی تر پێی هەستێ کە دەستگایەک پێی هەستێ کە ڕاوە بۆ ئەمانە بکەوە خوێندنەوە بۆ ئەمە بکات وام دەقانە بخوێنێتەوانەوە قۆناغە هەسەنجێنێ بەڵام من لە ڕووی خۆمەوە بڵێ ئەوەی کە بەری کەوتوم بەڕاستی دڵخۆشکەر نییە زۆر لەم قۆناغەیە چونکە ئەوەی کە ڕۆمان بۆتە مۆدێلێک ئەو گەنە بۆتە خەمێک مۆدێل بۆ نووسین ینی من دێ ناشارمەوە زۆر دەقی ڕۆمان دەخوێنمەوە ڕۆمانم خوێنەوەوانە 200 لاپەڕە بووە یان ڕۆمانیان بۆ هێناوم ینی ئەگە چاپ کرایە 1000 لاپەڕە زیاتر دەرەچوو 1000 لاپەڕە ینی ئەم نووسەرە تێ نەگەشتووە ئەم کەسە تێ نەگەشتو لەوەی کە کوربریە لە ڕۆمانە وەسف چۆن نەکرێ مەسەر ڕەگەزەکانی ڕۆمان جێڕاوێت مەسە 100 لاپەڕی نووسیوە بەس باسیەوە کە کەسێک چۆ بەلای کەسێک باشە ئەمە گرفتەکەیە تۆ توانی بەدێ ڕێگەمە بڵێ پێم وتووە دانی 100 لاپەڕە پکەیتەوە تەکنیکێکی جیاوازە بەڵام ڕۆمان تەکنیکە ڕۆمان کۆمەڵێ ڕەهەندی قوڵ هەیە لە ڕۆمانەیە مەگە باسیکەین بە دەیان بەرنامە تاو نابێت کاتێوە لێرە ڕاتەگرم بۆ پرسیارە چووکە زەڕورە ئەم پرسیارە هەتا لە فکرمە هەیە بۆی بیرم نەچێت هۆکاری ئەمەشە کە ڕۆمان لە ئێستا وەکو یاداشتێکی لێ هاتووە بەڵێ گرفتەکەوەیە ئێمە کە تێنەگەین ڕۆمان چییە و تێنەگەین پێکاتەکانی ڕۆمان چییە و گرنگی ڕۆمان چییە بەڕاستی ئاوای لێ دێت مەسەن زۆر ئەو ڕۆمانانەی ترکە من ناوی لێنراوە ڕۆمان دەغنین جێڕانەوەیکی سەرپێیانن و حکایەتن یعنی وەکو حکایەتێک جێڕاوەتەوە باسی ژیانی خۆی کاشتێکی هێناوە کەرەستێکی هێناوە یعنی ڕۆمان قوڵترە لەوەی کە ئێمە بڵێ ئەمە گرتەوە کتێبخانەی کوردی بەسە ئاسی دابەزانە و شاری ڕۆشنبیری ژەمە قورس یعنی من هەمیشەوە قسەم کردو کە دەبێت ئەو دەقانەی کە شایستەی ئەوە نەبن ڕێگەیان پێ نەدرێت کە بڵاو بکرێنەوە هەم بۆ خاوەنەکەشی و پارێ سەرف نەکە بەداخەوە خەڵک نایخوێنێتەوە فڕێ ئەم دەقات شتێکی لێرە زۆر گرنگە یعنی ئێمە کە باس دە ڕۆمانەکەین بواتە ڕۆمانوس ئەبێ بەدەر لەوەی کە پێگاتەکانی ڕۆمان بە تەواتی تێبگا ڕەگەزەکانی ڕۆمان خەستەکانی ڕۆمان چییە ئەو ڕەگەزانە چینە ناو ڕۆمانە بە قوڵی لیان تێبگا نووسری بتوانە نووسری بە ئەزمونەوەیە کە نووسری بیرکەرەوە داهێنەر ئەوەیە لە ناو ڕەگەزەکانی ڕۆمانە داهێنانەکە شێوازێکی تر فۆرمێکی تر دەنووسێمە لایەنێکی گرنگە لایەنێکی تر لە ڕۆمانە زۆر گرنگە تۆ گەرگوتاری و گۆشەنیگایەکی جیاوازت نەبێ بۆ ڕووداوێک بۆ ژیان زەرور نییە تۆ ڕۆمان بنووسی من هەمیشە وا دەڵێم من تا ئێستا مەسەن بۆ منە 5 ڕۆمان
ڕۆمانم هەیە ڕۆمانێک شم ئامادەیە بۆ چاپ دەمتوانی بەدەیان ڕۆمانە بنووسایە ئەگەر بەوە بێ نەک من زۆری نووسەرەکان بەو مێژووی کە من لە کۆتای هەشتاکانەوە بەجددی و لە هەشتاکانەوە دەخوێنمەوە و بە قوڵیژ ینی دراسی زۆر لایەنم کرد بە خۆتان دەزانانی ینی بە ئەزمونێکی قوڵاتی پڕوەنجە ڕۆمان ئەزمونە ینی وەکو تەمەنیش لەگەڵەوە تۆ کاتێک کە قسە لەسەر لایەنێکەکەی لە چ لە شعرا چ لە هەموو لایەنەکانی ئەدەبا تۆ پێویستت بەوەیە گۆشەنیگایەکی جیاواز و تێڕوانینێکی نوێ دەبێ بۆ ژیان تەکنیکیی نوێ دەبێت لە ناو ئەو فۆرمەیە کە کاری تیاکەی یعنی ڕۆمان هەرەوە نییە تۆ بێ کۆمەڵی ڕوودا و بجێڕیتەوە من زۆر لە ڕۆمانی و گەرجانی کە خوێنومەتەوە تەنها جێڕانەوەیەکی پەتی و سەرەتایی هیچ خەسڵەتێکی ڕۆمان نییە ئێتر دەنێ ڕۆمان ئەمە گرفتە ئەوە کەوتۆ سەر خۆی نووسەرەکە خۆی ئەم دەقە ناژی بەس کارجەبار مجاملە دەوری چیە لێرە ئەمە گرفتێکە لە ناو ئێمە ئەم قۆناغی کە پێاتی پڕی قۆناغێکی زۆر خراپە زۆر سەختە کە وای کردووە ینی هەنێ شت لە پشت ئەمەوەیە مەسەر بۆ نمونە گەنجێگێت کۆمەڵێک کەس مجاملەیەکی زۆر یەکات کام دەقە باڵاکە پێڵم دەقە جوانەوە کە ئەوگانی کە خوێننەوە ئێمە خوێنەری بیرکردنەوەمان زۆر کەمە خوێنەری بیرکەرەوە زۆر گرنگەیە لە دنیادا سەیری کاکدانا یعنی ئەمڕۆ لە دنیای مۆدێرنەیە لە دنیای پێشکەوت و خۆراواییە بە تایبەتی و خۆراڵاتیشە زۆر وڵاتانی وەکو ئێران وڵاتی وەکو ئێران ینی تێبینیم کە خوێنەری جدی زۆرە لەوێ لە زۆر وڵاتانی دنیاە ینی کە ڕۆمان مۆدلێکە کە خەڵک بە زۆڕۆت ێزانێ بەشێک لە ژیانی خۆی دەخوێنێتەوە و تێدەگا کاتێکە دەخێ دەخوێنێتەوەوانێ خوێنەر ئەمەندە بیرکەرەوە وریایە هەڵی دەسەنجێنێ کام دقا تێگەشتووە لەوەی کە وەکو خوێنەرێک تێگەشتووە لەوەی کە وەزیفەی ڕۆمان چییە و دەزانێت دەگەرم ڕۆمانە ڕوویایەکی جیاواز نەبێت لە هەش دایانێکەوە کە تویشی تیاکەی و جوانکاریی جوانی تیانە بێت لە ڕووستێتی کاوە بەرز نەبێ باڵا نەبێ و فڕێدایاتەوەلاوە ئەو ڕۆمانە دەشکێت و ئەمە وای کرد کە زۆر تەرجمەشەکرین بۆ لای ئێمەوە دوجار ئەگەر قسەی لەسەرکەین جا گرفتەکە لێرەوەیە کە من باز لە ڕۆمانەکەم ڕۆمان زۆر گرنگە قورسە بەڕاستی من بۆ خۆم کە ڕۆمان دەنووسم دەسم دەلەرزێ بەدڵەوەی کە بیر لە دوای هەموو ئەزمونە بە چەندین جار بەسەری ئاچمەوە ترسێکی زۆر گەورەم هەیە لەو دقەی کاتارە دەسم دەرەچی و بڵاو دەبێتەوانێ ئەمەندە لەو پرسیارەتە دەترسم بۆ هەموو ئەزمونەی خۆمەوە هەمیشە بە ترسەوە دەنووسم یعنی بە حەزەرەوە دەنووسم یعنی بۆ چونکە ڕۆمان قورسە یعنی تۆ بۆ خوێنەرەکانت دەبێت شتێکیان پێشکەشکی جیاواز بێ شتێکی پێشکەش نەیبینی بێ و لە ڕووی معریفیەوە ئەمەندە قوڵ بێ گۆشەنیگایی تۆ کاریتیاکەی لەسەر چەند شتێک قسە دەکەی پێویستە بەدەل لە هەموو لایەنەکانی تر کە باسمان کرد ئەبێ ڕۆمان خوێندنەوە و دنیابینیەکی جیاوازتر بێ بۆ ژیان کە پێش تۆ نەبوو بێ ئەگەر تۆ پێشە بێ دووبارەکەیتەوە ئەمە نیۆگەری نییە باسی ئەومان کرد کە ڕۆمان هاوشێوەی یاداشت بێت لەم قۆناغەیە هاوشەوەی یاداشتە لەم قۆناغەیە و باسی ئەومان کرد کە زۆرینەی وایە بەڵێ زۆرینەی ئێمە بە حکمی ڕەها لەسەر شتەکان نادەین و باسی ئەوشمان کرد کتێبخانەی کوردیان پێ قەرەباڵغ کردەوە با بین پرسیار لەسەر ئەوە بکەین کاک جەبار بۆ بە تەنها ڕۆمانی کوردی کتێبخانەی کوردی قەرەباڵغ بکات ئەی ئەو هەموو ڕۆمانە بیانی کە وەرئەگەڕان یان وەرگێڕاونەتە سەر زمانی کوردی ڕۆمانە بیانیەکان ئەمانە چۆن کارە ساتێکیان خۆڵقاندووە ئەزانی گرفتەکە چۆنە کاکدانە بەداخەوە من لێرە واڵێم من لە دیل و بۆچوونی خۆمەواڵم بێسەرۆبەریەکی زۆر هەیە ئێستا لەناو فەوزایە گەیرەنەوە دەبی کوردیا بەڕاستی ئەم فەوزای وای کردووە چونکە ئێمە خوێنەری بیرکەرەوەمان زۆر نییە خوێنەری جدیمان زۆر نییە تەنانەت لەناو ئەم فەوزایە دەقی جوان و باش داهێنەر جا ناکرێتەوە لە دەقی لاواز ئەمە یەک ئەمە خاڵێکە لەناو ئەدەبیاتی لەناو بەرهەمی خۆمانە بەڵێ من باسم کرد پێویستە دەستگایەکە بێ پرۆژەیەکە بێ بۆ ئەمەی کە ئیش دەسەرەوەکەەوە قۆناغە هەڵسەنگێنەوە جیاکاری تیا بکە یعنی ئمە گرفتە لایەنێکی تر ڕۆمانی بیانیە بەداخەوە یعنی وەرجێڕان بۆتە پیشەیەک کە بۆتە شێوازێک لە بازرگانی یعنی مەیەکێک لە گرفتەکان کە هەچی ڕسێ زمانێک تا ڕادەیەک بە زۆری فارسی یان زمانێکی تر بزانێ ئیشێ بکە بڵێ ئێت وەرجێڕان بۆ دەخێکە یعنی هەڵبژاردن زۆر گرنگانی بۆ وەرجێڕان ئێمە بۆچی دەوەرەجێڕین ضرورەتی وەرجێڕان چێنەوە دەبێت ئێمە من ئێستا ئەماژەم بە هەنێ خەڵکی لە سەرەتای هەنێ تیویری ئەدەبی گرنگ بابەتی گرنگەیە کە پێویستە گەنجەکانی مە زمان نازان جیلی ئێم جیلانی ئێستا وەکو جیلی ئێمە نین کە چەند زمانێ بزانێ زمان نازانن لەبەرەوە ناتوانن ئەو کتێبانە بخن و لێی تێبگەن بە باشی و تێبگەن لە ژانڕە ئەدەبیەکان و قوڵ ببنەوانێ و زیاتر ئەزمونێکی باش بەدەست بێنن لە بواری نووسینەوە لە بواری ڕۆمانە بە تایبەتی کە ئێمە قسە دەکەین
یعنی من پێشنیارەکەم ئەو بەڕێزانەی کەونی کە خەریکی وەرجێڕانی کۆمەڵێ دەقن بە ناوی ڕۆمانەوە کە هیچ نین بچن کۆمەڵی بابەتی تیوری ئەدەبی بە زمانی عەرەبی زۆرە بە زمانی فارسی زۆرە بە زمانەکانی تر بە ئینگلیزی زۆرە ئەمانە وەرجێڕن بۆی خوێنەری کورد لە ڕووی یعنی زۆر لە کۆنی ماستەر ڕۆمانەوە زۆر بەڵێ زۆر لە کۆنی ماستەرێک کە من هاوکاریانەکەم ئاگادارم ئەوە زۆر گرنگە بەڵێ ئەو خوێنکارانە گرفتەکانەوەیە کە من زۆر جار هاوکاریانەکەم پرس بەم نەکەن ئەڵێ یعنی تێ ناتوانن ئەو بابەتانە و کولانە تیوریەکە کۆکەنەوە زمان نازانن هیچ زمانێ نازانن یعنی چۆن تۆ ماستەرێک دەنووسی سەرچاوەی پێویستە ئەو سەرچاوەیە بە کوردی نییە ناچارە بێ پارێکی زۆر با بە وەرجێڕانی چە بۆ وەرجێڕە بە کەم و کورتی جاری وەرەجێڕێت من ئاگادار بووم وەکو پێویست نەگەیشتەوە بابەتکە زۆر کورچکاڵ بووە بەڵام کاتێککە باز لە وەرجێڕانەکەین ئێمە کاتێک وەرجێڕان پێویستە وەکو باسم کرد بۆ ئەم لایەنانە زۆر گرنگە ئەمانە ڕەگەز و پێویستی ئەدەبن ینی سەرچاوی ئەدەبن ئەم تیورانە کە پێویستە بابەتی ڕەغنەی مۆدێرن ڕەغنە بەگشتی لە ناو بواری ڕۆمانە و هەموو لایەنە تیورەکانی ڕۆمان ئەمانە بەردەست بکرێن بۆی کە خوێنەری ئێمە گەنجانی ئێمە تازەکە دەست دەکەن بەنووسین بەڵێ بزانن کە ڕۆمان پێگاتی چیە دەچی پێگە چەند لایەنی ئەو کاتە تێ دەکەن کە ڕۆمان چەند قوڵە چەند بەرپرسیارێکی گەورەیە دڵنیام ئەو کاتە کە لەوە تێبگا بە دەستێ لەرزێکە ڕۆمان بنووسێ یعنی واز بێنێ بەڵام ئەو وەرجێڕانە گرفتێکی دروست کردووە من زۆر جار لەو دەقە وەرجێڕانە دەبینم هەرچی لەسێ کەسێک وەکو وەم نووسەرانی خۆمان و گەنجانەی خۆمان من کەس ناشتێنم بەڵام بەرپرسیارەتی زۆر گرنگە یعنی تۆ منووسە کە شتێک نانووسی جیاواز بێ شتێک نانووسی کە بژی یعنی تۆ ئەبێت بەرپرسیاری لەوەی کە دەقێک نووسی بەڕاستی دەبێ بژی ئەم دەقا یعنی بۆ خۆی بژی یعنی تۆ بەشوناسی تۆیە تۆ دەمرید بەڵام دەقە دەمێنێتەوە ئەگەر ئەم دەقا جوان بێ داهێنەر بێ ئەم دەقە بۆ خۆی زمە حاڵی خۆیەتی کەس ناتوانێت تێکی بشکێنێ من لەگەڵ ئەو ڕایەم کە هەر دەقێک جوان بێ یان ناشرین بێ دەبێت بەرنەشتەری ڕەخنە بکەوێت من باسی ڕەخنەی بنیادگەرە نڵم باسی ڕەخنەی ناکەم کە بە مەزاجی شخصی دەقێکی جوان ئەشکێنێ یان دەقێکی بێکەڵێک بە عەلاقەی شخصی وەکوی باسمان کرد بەرزی دەکاتەوانەیە یان لە خۆی وەستایشێکە یا مەسەلەن بە هەتا دوایی ئەمانە زۆر هەیە لە ئێستادا فۆزایەکێکە لەوانەی کەوی تایە جا من باس لە وەرجێڕانەکەم ئێمە پێویستە ئەو دەقانە وەرجێڕین کە بەڕاستی شایستی خوێندنەوەن مەسەلەن بە تایبەتی کە باز لە دەقی ڕۆمانەکەین یعنی ئێمە کتێبخانەی کوردی سەیری زۆری نییە و دەقانی کە وەرجێڕاون ینی بێکەڵکن شایستی خوێندنەوە نین کابراەک لە ئەمریکا ڕۆمانێکی نووسیوە خۆی لە ئەمریکا خوێنەری نییە لە ئەوروپا خوێنەری نییە لەناو فارسا خوێنەری نییە ینی ئەم دەقە نەگەیشتووەتە ئەوەی کە شایستی خوێندنەوە ینی من بۆ خۆم کاتێک زۆر لەو دەقانم خوێنێتەوانێ ڕۆمانانم خوێنێتەوە سیرم کرد هیچ نییە ینی ڕۆمانی گەنجێکی خۆمان زۆر جوانترە لەوە گەنجێکی خۆمان کەسە ینی زۆر سەرەتایە لە ڕۆمانە دەنووسێت لەو جوانتری نووسیوە لە بەروی کە ئەمە بێگانەیە ناوێکی بێگانەی لەسەرا ینی ئەمە یەکێک لە گرفتەکانی ئەمەوە من بیرە نەچێت یەکی هاوڕێکم ناوینارم لە کتێبخانەکانی کتێبخانە گەورەکانی سلێمانیە کە مۆسەیەکی گەورن ئەوەی بە من و توێتی وڵا هەچ کتێبێ بەس ناوێکی بێگانی لەسەر بێ فرۆشێ ینی ئەمە خەڵک فێری کرد دەرخواردی خەڵکی بێ ینی ئێمە بۆ نە بێگانە پەرز بین ئەدەبی خۆماڵی خۆمانمان بێقیمەت و بێنرخ کردووە بێبەها کردووە سیر دەکەی ئەدەبیاتی خۆمان بارزکەین بڵێ ئەو کەسی وەرجێر لەگەڵ ڕێزمە بۆ زۆریان ئێم دەقی وەرجێرە کردوێتە پرۆژەیەکی بازرگانی بۆ خۆی پیشێکی بۆ خۆی دۆزیوەتەوە لە شوێنێکا دەستگایەکە بەرامبەر بەو پارەیەکی بنێ ئێ وەرجێڕانەکە و ئەم خاوەن مەکتەبەکانی ژەندی چەند وا بیر دەکەنەوەکو باسم کرد وای کردووە دەقی خۆمانم بۆچی دەنگۆی نابێ بۆ بەرز نابێ هەمیشە سەرکوتە کرێت ئەمە گرفتەکەیە خۆمان وای لێ دەکەین کە ئێمە دەقی جوانمانێ بڵێ ئەم دەقانە وەرەجێڕن زۆر دەقی ڕۆمان زۆر کتێبم بینیوە ڕۆمان کە وەرجێڕا هیچ نەبووە یعنی من پێویستم بەوەیە لەم ئاستەی ئێستامە کە بتوێنێت تۆ تا چەند خوێنتۆ ئەنجایش نازانی بەڵام لەم ئاستەی ئێستا من پێویستم بەوەیە کاتێکە ڕۆمانێکی بیانی وەرەجێڕێ ئەبێ ئەمەندە گرنگ بێ بەلای وەرجێڕەکەوانێ پرسکە بزانێ ئایا ئەم ڕۆمانە چەند زەڕەتی وەرجێڕێ چەند ئەم ڕۆمانە لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی خەیاڵەوە لە ڕووی لایەنەکانی تری ڕۆمانەوە نوێگەری کردووەم کەسە داهێنانی کرد تاوەکو کەسێکی وەکو من ڕۆمانۆس بیخوێنمەوە و سوودی دە ببینم نەک دەقێک بێنێ کە هیچ شتێکی تیانە وەکو ئەم دەقە سەرەتایانی خۆمان کە زۆرێک دەینووسن هەر ئەوە بێ بەس دەبەروی ناوێکی بێگانی من ماوەی بەرنامەکەم بەرەو تەواوبوونەتی ئەمە یەکەم بە کۆتا پرسیار بەس هەست ناکەم کە ئەو کاتە ڕۆست بێ یعنی ئەوەندە گفتوگۆیەکی باش و بەسوود بوو بەنسبەت خۆمەوە دواتریش بینەران بڕیاری لەسەردەن ئەمە یەکەم بە دوایین پرسیار زۆرێک لە ڕەخنەگران ئەڵێن ڕۆمان چێژە داشە پێم خۆشە
وەک دیدیەوە بزانم یان دیدیەوە بزانم لەمەڕەوەی کە بزانین ڕۆمانی ئەمنەوەیە هیچ چێشی بە خوێنەرە بەخشێ هیچ چێژێک کاک دەرەنگرتەکەی کاتی بەرنامەکە زۆر کەمە ئەو پرسیارش خۆڵی زۆرە بەڵام کێشەوەی ئەم باسە نا ئەزانچی بابەستەکان قۆڵن ئێمە ناتوانین فریان کەینۆکو پێویست قسەیانە سەرکەین بەڵام پێشە مشتی هەموو دەقێکێ دەبی چێژە بۆ خۆی یانیەوەی کە دەنووسێت بەدەل لە هەموو لایەنەکانی دەبێ هاوسنجیی ڕۆمانە خوێنەوە چێژی پێ نەیە بڵێ ئەبێ چێژ دەکات ئەدەب بۆ خۆی چێژ ینی تۆ نووسەر نابێ لایەنە چێژ بەخشەکەی فەرامۆش کات و تەکنیک بۆ خۆی خەیاڵ بۆ خۆی بەشێکە لە چێژ و ئەمانە هەمووی لەناو ڕۆمانە چێژ پێگەێنن کاتێک تۆ وەکو هەموو ڕەگەزە و پێکاتەکانی ڕۆمان وەکو شتێک وایە کە تۆ دروستەکەی ئەها خواردنێ دروستەکەی چۆن لە ڕووی دا و دەرمان و تێگەی خۆی شتەکەی هەمووی هاوسەنجێک دروستکە گەلانێکیان زۆرتر بێت تامی تێگەیە ئەدەبی ژوایە دەقی ڕۆمانی ژوایە کە دەنووسیت لەبەرەوە ئەمانە زۆرن ێمە قسەی لەسەرکەین کاتێومانێ بەڵام چێژ لە پێش هەموو شتێکەوەیە و ئەوەی کە زیاتر چێژە بەخشێ بە تۆ ئەوەیە کە نووسەری بە سەلیقا نووسەری بیرکەرەوە ئەوەیە کە چۆن لە ناو دەغدا لە ناو جێڕانەوەدا چۆن هاوسەنجێک دروستەکە لە نێوان چێژ و گەیاندنی ئایدیا و فکری خۆی دگەیاندنی و پەیامی خۆی و ئیشکردن لە ناو ڕەهەندەکانی نووسیناوە بە تایبەتی کاراکتەر کە زۆر گرنگە کە ڕۆحی ڕۆمانە کە پێویستە نووسەر زۆر ئاگایلەوە بێت کە تا ئێستا زۆر دقا فرامۆش کراوە زۆر نووسەر نازانن بنیاد و گرنگی کاراکتەر چیە لە ناو ڕۆمانە لە ناو جێڕانەوەیە جا لەبەرەوە چێژ پێگاتەیە کە لە زمانە لە تەکنیکایە لە ڕووداوایە لە خەیاڵایە لە بنیادی کاراکتەرە لە ناو هەموو ئەمانەیە کارەکە و نووسەری بە ئەزمون تێدەگا و کاتێک کە چۆن کاتێک کە تۆ نیۆگەری دەکەی بۆ خۆت لە ناو ئەمانەیە چێژ دروستەکەی لە ناو فۆرمی جێڕانەوەیە هەموو بەیەکەوانێ بە یەک ئاراستە چێژ بەخش دروستە بێ ڕۆمانەکە واتە چێژ بەمانەیەوە نییە تۆ بی لەلایەکەوە زمان ئارایشکەی زمانێکی شعری ڕۆمانم بۆ بنووسیتوانێت چێژ ببەخشی یان بچیتە ناو کۆمەڵێک لایەنی ترەوانێ هەستی خوێنەرەکە بۆ خۆتان چێشتان لەم نەوەیە بینیوە لە ڕۆمانیان نانا زۆر کەم بەداخەوە ینی کەم هەیە یان توانی بە پەنجەی دەست بژمێرێکە گەنج هەیە کە دەنووسێت تا ڕادەیەک باش بە ڕۆمانی کە من بەداخەوە سپاس بۆ ئامادەبوونت کاک جواد لەم پرۆگرامە ئێوارەی سلێمانی سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان بەڵە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم پرۆگرامەوە تا پرۆگرامێکتر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ